سەید تەها محەممەد حوسێن ناسراو بە سەید تەها بەرزنجی لە ساڵی 1954 چاوی بە دنیا هەڵهێنا. لە تەمەنی گەنجی چەکی پێشمەرگایەتی دەکاتەشان بۆ بەرگریکردن لە خاک و خەڵکی کوردستان. کەسایەتیەکی ناسراو بوو لە تەواوی کوردستان بەگشتی و دەڤەری گۆرانەتی بە تایبەتی. کەسێکی ڕووخۆش بوو لەگەڵ هاوڵاتیان، ڕۆڵی لەدەیان پێکهاتن و ئاشتەوایی و کۆمەڵایەتی لە سنووری قەزای بەردەڕەش هەبوو. دەستی هەبوو لە یارمەتیدانی هەژارانی سنوورەکە بە کەسێکی حەقبێژی بەردەڕەش دەناسرا. پێش نیوەڕۆی ئەمڕۆ لە تەمەنی 67 ساڵی لە ماڵەکەی خۆیدا لە گەرمەی خەودا کتوپڕ جەڵتەڵەیدا و پێش بگەندرێتە نەخۆشخانە گیانی سپارد و دڵە گەورەکەی لە لێدان وەستا. چاوی پڕ بەبەزەهی بە ڕووی هەژاران و خزمەکانی داخست و دوای خۆی 7 کوڕ و 5 کچی بەجێهێشت. بەشێکی کورتی ژیاننامەی کۆچ کردو لە دەنگی بەردەڕەشەوە.